و پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم هەر قەومێک منعی زەکات بکەن زەکات نەدەن خوای گەورە لە ئاسمانەوە منعی بارانیان لێ دەکات. خۆ ئێستا لە هەندێک وڵات باران کێشەیتیان نییە، بەڵام موسڵمانان کاتێک کە زەکاتیان نەدا خوای گەورە تووشی عقوبەی گەورەیان دەکات، بارانیان لە ئاسمانەوە لێ دەگرێتەوە کە ئێمە ئێستا حالێنەوە 2 ساڵە بەتایبەتی نە ئەو وەزعی. و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ولولا البهائم لم يمطروا، ئەگەر لەبەر ئاژەڵەکان نەبوایە خوای گەورە تکەی بارانی نەئەباران. هەندێک جار ئێستا حالێن ئەم تکە بارانانە کە دەباری ئەوە ڕەحمی خوایە ظاهیرەن بۆ ئێمە بەهۆی ئاژەڵەکانەوە، لەبەر ئێمە نەباریوە دڵمان خۆش نەبێ. ئەگەر ئاژەڵ نەبوایە خوای گەورە بارانی بۆتان نەئەبارە، چونکە ئێوە شایستەی ئەوەنین کە بارانتان بۆ باری. تەماشاکە کاتێک کە ئینسان زەکات نادا تووشی چی تاوانێک دەبێ، تووشی چی سزایەک دەبێ. ئەگە دەوڵەمەندەکان سوێن بەخوای گەورە زەکات بدەن، زەکاتی ماڵ و سامانیان بدەن، فەقیر و هەژار نامێنێ. لە سەردەمی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیزە ئیسلام نیعمەتە، ئەو خەڵکە بە ئیسلام ڕازی نییە حکمی بکە، ئەڵێ من دەچم بە عەشایری دەیکەم، دەڕۆم بە قانون دەیکەم، بە شەرعی خوا نایکەم، دەخوای گەورەش بارانەوە نابارێنێ، خوای گەورە ژیانت پڕەکان لە کێشە و مشکلە و خەم و خەفەت، بە حکمی خوا ڕازی نابی، خوای گەورەش بە ژیانی خۆش ڕازی نابێ بۆ تۆ. لە سەردەمی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیزە ڕەحمەتی خوای لێبێ کە ئیسلام حکمی دەکرد، ئیسلامی ڕاستەقینە نەکەوەی داعش و تیرۆریستەکان دەیان کرد، ئیسلامی ڕاستی قورئان و حەدیث، نەک ئەوانەی کە پیاوی وڵاتە دزل هێزەکانن، ئیسلام ناشرین دەکەن. ئەوەندە زەکات زۆر بوو، ئەوەندە خەڵکی یارمەتیان دەدرا، خەڵکی فەقیر نەبوو. ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوا لێبێ دەینات بۆ دەسەڵاتدارەکانی خوار خۆیەوە لە وڵاتەکان لە هەموو شوێنەکان، دەیفەرموو یارمەتی خەڵکن، دەیانوت هیچ کەسێ فەقیر نەماوە. ئەمجا دەیفەرموو بڕۆن گەنم بکڕن، گەنم بڕۆن لە شاخەکان و لە شوێنە بەرزەکان گەنمەکە بڕژێنن، با باڵندەکان گەنمەکان بخۆن، بۆ ئەوەی نەوتری حتى لا يقال جاع طير في بلاد المسلمين، بۆ ئەوەی نەڵێن لە وڵاتی مسلمانانە باڵندەیەک برسی بووە، بڕۆن لە شاخەکان گەنم بڕشێنن بۆی ئاژەڵەکان، بۆ ئەوەی گیان لە بەران و باڵندەکان برسیان نەبێ، بۆ هیچ کەسێکی ملحید و بێدین نەڵێ مسلمانان برسیانە، نەک ئەوە بەڵکو گیان لە بەرەکانیشان ئەبێ تێر بن، ئەبێ باڵندەکانیش لە خۆشی شادیا بن کاتێک کە ئیسلام حکمی کرد. بەڵام کە بە حکمی خوا ڕازی نین ئەبێ باجی هەموو تاوانەکانمان بدەین. جا هەر قەومێک زەکات نەدەن خوا بارانێ لە ئاسمانەوە لێ دەگرێتەوە، ئەگەر لەبەر ئاژەڵ نەبێ خوای گەورە باران نابارێنێت.